ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە مووچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتییەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ مادام کێشەی نەتەوەیی هەیە، کێشەی کورد چارەسەر ناوی هەتا سنووری نێتەوەی خۆی دیاری نەکات، هەتا سنووری خاچ خۆی دیاریت نەکات. کەواتە بەرفۆکردنەوەی فڕۆکەخانەکان ناردنی مووچە کێشەی کورد چارەسەر نابێت، چونکە واریدە هەر کاتێکی تر کێشەکان دیسان لەمێوە سەر هەڵدەنەوە. بۆیە پێویستە بەڕای من هێشتا سەرکردایەتی سیاسی کورد بیر لەوە بکاتەوە ڕێگە چارەیەکی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی سنووری وڵات خۆی دیاری بکات. مافە دەستوریەکان هەر بە مووچە و بە مەتاڕەکان نابێت، بەڵام بە بڕوای منژەکە کوردیەک بێت هەموو مافێکی خۆی وەردەگرێت. لە ئەساسدا ئێمە یەکگرتووی کورد مهمە بەڕێی من، هەموو کوردیەک بێ و یەکدەست بێ و هەموو مافێکی خۆمان بەدەستدێن. مافەکانی کورد بە مووچە و بە فڕۆکەخانە هەر ئەوە نییە. مافەکانی کورد زۆر لەوەی گەورەترە کە فڕۆکەخانەویان بۆ کەمێک معاشمان بۆ دەنێت، زۆر لەوەی گەورەترە مافەکانی کورد. دەبێ حکوومەتی عێراقدان بە ئەوەی دابنێتن کە کورد مافی خۆی هەیە، دەوڵەتی خۆی هەبێت، لە عێراق جودا بیتەوە مافی خۆمانە و ئێمەش وەکو هەموو گەلەکانی دیت.